کۆمەڵی دادگەری کوردستان بەکارنامەیەکی دەوڵەمەندەوە کاندیدانی بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان و شەڕکردن لەسەر مافەکانیان دەنێرێتە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمەش وای کردووە ڕۆژانە پاڵپشتی بۆ لیستی 285 کۆمەڵ و کاندیدەکانی بەرفراوانتر بێت. ئەنجومەنی چوارقوڕنەی کۆمەڵی دادگەری دیدارێکی بۆ چین و توێژە جیاوازەکانی سنوورەکە ڕێک خست و کاندید و بەرنامەی کاری کۆمەڵی زیاتر بۆ دەنگدەران ڕوون کردەوە. الحەمدوللا خەڵکیشی زۆر ئامادە بوو و دڵخۆش بوون و ئێمە بەڕاستی لەو منتیقەیە دڵمان بە خەڵک و جەماوەر و ئەندامان خۆشە. من پێم وایە خەڵکیشی زۆر متمانەی زۆری بە کۆمەڵی دادگەری هەیە و دەنجی پێدەدا و ئەوەی کە ئێمە چوبین سەردانمان کردێ بە تەلەفۆنێک بە نامەیەک بەسەرمان کردێتەوە ئەو پەڕی ئامادە باشی دەربڕیوە. دەبێ بزانی چێ خزمەتی دین و خزمەتی ژین و خزمەتی نیشتیمانەکەی دەکا، چێ نایفرۆشێ، چێ بۆی دڵسۆزە. ئەمە ئەندامانی کۆمەڵی دادگاری بە شایدی هەموو خەڵک دەست پاکن، ئەمینن، دڵسۆزن، لە دام و دەستگاکاندا ڕازگۆنە، خیانەت ناکەن. ئەی لەوەی زیاتر چیکە؟ ئەمە هەر چاکە و چاکە خوازیمان لێ چاوەڕە دەکرێت. هەر یەک لە محەممەد حەکیم کاندیدی ژمارە یەک و سەرۆکلیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی و ئەحمەد حاجی ڕەشید کاندیدی ژمارە 2 ئامادەی دیدارەکە بوون. جگا لە ڕوونکردنەوەی بەرنامە و پلانی خۆیان ستایشی ڕۆڵ و هەڵوێستی خەڵکی دەڤەری ڕاپەڕینیش دەکەن و دەڵێن هاوشێوەی هەڵبژاردنەکانی ڕابردوو چاوەڕوانی هیممەت و پشتیوانی خەڵکی دڵسۆزی دەڤەرەکەن بۆ لیستی کۆمەڵ. وەڵاهی خەڵکی دەڤەرەکەوەندەی من سەردان کردوون زۆر نیگەرانن ڕاستەکەی لە بە هەموو سێکتەرێکی ئەم حکومڕانیەی هەرێمی کوردستان. ئومێد دەکەم ئەمە دەرفەتێکە بۆی تۆ ناڕەزایەتیەکانی خۆ وەکو هاوڵاتی دەرببڕی لە دەرەوەی لیستی دەسەڵات لیستی تر هەن و بە تایبەت ئێمە وەکو لیستی کۆمەڵی دادگەری کە ئەو بەڵێ نادەین لەگەڵ لایکەم لەگەڵ دەنگدەراندا ڕازگۆ بین چی حەقیقەتێکە بێ بۆیان بەیانکەین بۆ چیشمان لە دەست بێ لەو ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئینشاڵڵا گەیشتن پێی لە خزمەتی هاوڵاتانی ئەم دەڤەرە هەموو داکۆتێک بکەین. بەڕاستی ئەوەی کە دێت لە ئێستادا من شوێنەکان زۆر گەڕاوم. ئەوەی لێرە بینیم ئەو ئیقبالەی ئەو بەدەمەوچوونەی کە هەیە بۆ کۆمەڵی دادگەری کەمیانەیە بەڕاستی، ینی جۆرێک لە نەشاط و حەیەویەت ئەدن بە کاندید کە دەتەوێت ئێرە بەجێ نێڵی وازانی ئەمە تەنها ئەم زۆنەیە بێکاری تیا بکەیت. پشتیوانیەکی زۆر بێشمارمان هەیە، پشتیوانیەک هەیەکەوە وامان لێەکە وەگەڵێ بەگشت کام دوژمنە زۆر سەرسەختە ینی بچینەوە. بۆیە زۆر خۆشحاڵم مەسەن ئەوە لە بەیانی هەستاوم تا ئێستا ماڵانەگەڕێن، بەڵام ئێستا لە حەیەویەت و نەشاتێکی زۆر عجایبم کەنەوە هیچم نەکردووە. بۆیە سوپاسیان دەکەم، دەستیان ماچەکەم، چاویان ماچەکەم، لێیان مەمنونم. بە دروشمی لەگەڵتاندا ڕازگۆین لیستی کۆمەڵی دادگەری لیستی ژمارە 285 بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆی بە لیستی هەمیشەیی خەڵک و چین و توێژە جیاوازەکان دەزانێت. دەیەوێت هاوشێوەی ڕابردوو نوێنەرایەتێکی ڕاستەقینەی هاوڵاتیانی هەرێم بنێرێتە بەغدا و بەرگری لە مافەکانیان بکات کە دوو حیزبە دەسەڵاتدارەکەی هەرێم 22 ساڵە لەبەر شەڕی بەرژەوەندی حیزبی و کەسی خۆیان نەیانتوانیوە بۆیان دەستەبەر بکەن. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ناحیەی چوارقوڕنە.